ئەگەر بتەوێ قسە و باس لەسەر کۆچ بکەی ڕەنگە بە هەزارەها بەرنامە قسە و باسەکان تەواو نەبێت. کۆچ دیاردەیەکی جیهانیە، لەوەتە ئینسان هەیە کۆچ هەیە، شار بۆ شار، گەڕک بۆ گەڕک، وڵات بۆ وڵات، و کۆچیش کاریگەری باش و خراپی خۆی هەیە. هەندێک کەس لە سایه کۆچکردنیان حەساونەتەوە و هەندێک کەسیش لە سایه کۆچکردنیان ئێستا لە سنوورەکانی بیلاڕووسیا و پۆڵەندا و ئەو ناوچانەی کە خەڵک پێیدا تێدەپەڕێتن و وڵاتەکەی خۆی بەجی دێڵێت لە مەترسیدان، ناڵەکانیان پارچەیەک نانی ڕق نییە بیخۆن و قەمسەڵەیەک نییە لە سەرمانە لەبەری بکەن. خۆشەویستان، سڵاوتان لێبێت. پرۆگرامی ئەم جارەمان تایبەت دەکەین بە ئەو کۆچە لێشاوی کە لێستادا هەیە. دەبینین ڕۆژانە خەڵکانێک ئامادەن ئەو پارەیەی کە هەیەە لە ڕێگای قەزا و قەدەردا سەرفی بکەن و بە تەمای خوا وڵاتەکەی خۆیان بەجی بێڵن، بەبێ ئەوەی بیر لە کاریگەرە خراپیەکانی بکەنەوە. ڕەنگە کەسێکی ئازیزیان لەو ڕێیە ناخۆشە لەدەست بدەن، بەڵام بێهیواییەکیان پێوە دیارە و بەبێ هیواییەوە وڵاتەکەی خۆیان بەجێ دێڵن. خۆشەویستان، لەو پرۆگرامەدا دەپرسین ئایا کاریگەریەکانی ئەو کۆچە لە داهاتوودا چی دەبێت لەسەر وڵاتەکەمان و هۆکارەکانی چییە؟ وەکو گەنجێک ئێستا لە پشتمەوێ دەڵێ بە قورئان بەجی دێڵم، ئینشاڵڵا بەجی نایەڵێت. دەپرسین هۆکاری ئەو کۆچە بە لێشاوە چییە و ئێمە چی بکەین تاوەکو توانا و تاقی و گەنجانەی کە هەمانە لێرە لە دەستی نەدەین و کارێکیان بۆ بدۆزینەوە بە هیواوە لە وڵاتێکی خۆیاندا بمێننەوە. لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین لەگەڵ هاونیشتیمانیانی خۆشەویستمان. لەگەڵمان بن. بەقورئان ئەوروپا ئەو خەڵکی تێگەیشتی ئەوها نییە. لێرە ژیان نەما لێ مرۆڤایەتی هەیە. ئەم بالێکوا کۆنگرێ سبک دەکەم زان نایل شارەوانی لێ ناگەڕێت. بنگلادێش وڵی هیچ کەمایرە هیچ باشە عیبی نییە. بەنگلادێش مەسروفی لێکوانە ماگانە 50,000 ئەمە لەوانەیە ماگانە 400,000 مەسرفم بێ. هەندێک کەسیە چاو لێکەری ئەکەلۆ خۆی هەش عەزی لێ بڕۆ لە خۆ بستە دەرەوە. بەڕای جەنابەت ئەوروپا ئەو باشتەیە کە گەنج تێگەیشتووە؟ بەقورئان ئەوروپا ئەو خەڵکی تێگەیشتی ئەوها نییە. بەس ئەمە غەڵەتمانێ، پیلانمان نییە. پلانەکە لەوەتی چێت و ئێستا لەوانە چەند سارت و 10 ساراویشە من 10 سار پێش ئێستا دەمزانێ ئەو شتە ئەو ڕوودەدا 10 سار دەزانی چۆن دەمزانی لە 2010 یازد تەعینات نەما، هیچ ئەوە چی هیچ تەعیناتێک نەما. تەعینات کە نەما کابرا عمری 10 ساربی ئێستا چەند سارە؟ 20 سارە. بەبێ منەتی 20 سارە کە 20 سارە باشە ئەتو مسەیتەڕێ سەر کوڕی خۆت پێ دەکرێ؟ نابێستە ئیشە چی بکە، نابی تەعیناتەکەی بیخۆمە نارن خراپە. بەڵام دەبی ئینسانیش دەبی پلانێکی هەبی، حکومەت دەبی پلانێکی. بەنسبەتی پلان و بەنسبەتی دامەزراندن لە هیچ وڵاتێکی دنیا نەبووە هەر کەسێک زانکۆ تەواو بکات و دامەزرێت لە هیچ دنیا شتیوانە. باشە گەنجی ئێمە بۆ تەنها چاوی لە دامەزراندنە. بەخۆی زانێ وەل جاری فێر کرا، بەخوا ها فێر کرا ها نەبوو. بەخوای ببینم دێ ئەمە ینی ڕۆژە 2002 دینارمان پێدەبڕا، 3 دینارمان پێدەبڕا، ڕستقم دەفرۆش 5 دینار 10 دینار 2 نەفەر بوون یەکی 5 دینارمان پێدەبڕا. بەخوا ینی ژیانمە زۆر خۆش بوو. ئێستاش خۆشە ناخۆش نییە، لەوانە ئێستا لۆ خۆم لۆ من لە خوای بەزیاد زۆر باشە. بەس ئەمە ئینسانی حقیقەتێک برێت لۆ نەفەری دیکە هەیە، ئێستا نەفەری دیکە هەیە دەبینی ئیشی نییە. میسانە ئێستا کوڕی تو لە خوای بەزیاد 3 کوڕتەبی 4 کوڕتەبی گچکە بوو ئێستا گەورە بوویتە 18 ساڵ ئەگە ئیشەکی نەبی ئیشەکی نەبی کاسبیەکی نەبی لەوانەیە پێی ڕاست هەر بەڕاست ئیش نییە لەو بازاڕی با ئیشەیە با هەندێک هەیە برێ نەبی لە خوای بەزیاد با هەندێک زۆرە ینی بڕک بەس ئینسانیش دەبی حەولەکی بدەی. ماتول ئیش هەیە و ئیش زۆرە ئەو باشە ئەگەر قسە بێتە سەر نەمایە قەناعەت باوەڕ بکە قەناعەت نەمایە. ئەگەر قسە بێتە سەر ئەوەی کە ئیش نییە وانە ئەیە هەموو کرێکارە بیانێ سەکەن لە وڵاتە ئەیەوان ئیشیان نییە. ئەوەش پلانە، ئەوەش پلانی خۆمانە، ئەوە غەڵەتێکە لە خۆمانە زۆر. ئەمە ئەوەل زارینە خەرچی دەپەرستین دوور لێ لە مقامی خوای گەورە، ئەمە خەرچی دەپەرستین کە خەرێک وەچی بۆ سەر ئەوەی ما سەر پەلیما وەچی بۆ سەر ڕقیم و سەر پەلەیمە هیچمان پێ لەگەڕ ناکرێت لۆ لەبەرەوە ئێستا و بەنگلادیش و ئەندستان و
چەند وڵاتی لێرکوانە دینایەت لێرکوانە تعینت کردی دە باشە میشان ئەتوەرە ئەو خەرکە لۆ هات خەلۆ هات لۆ وەرە تو گەنجی ئێستا برێن میسانە من دوو برامەیە تو دوو براتێ برایکی هەیە بابی ئیشە چکە بەگلادی شتینە ئەمەریکیتینە خۆ ئەو دەمای کە 2010 خە پلانەکە لەوێ غەڵەت بوو باش ئەوان ئەگەر لێیان بپرسی دەڵێن ئەو ئیشەیەمە دەیکەین کرێکاری ناوخۆویشانە ناکات بۆ نمونە کرێکارەکی کارگوزار خزمەت گوزار هەرچی پێ دەڵێن پاکەرەوە دەرێ منە ویشەی ناکەم با دەیکا لە 2010 دوای لە خەرچی کرد ئەو تەعینات و ئەو پارە و پول و پارە زۆر بوو کە پارە زۆر بخۆی بەخۆی ڕێچکەس هەیە یەک لەوانە یان نیشانەک هەیە ئەو نیشانە ئەوەل زاری کو ئێستا مندار کووە هەویرە وەچی هەویرە کو بێشتی لێرە و هایە ئێمەش کو فێرکراین لە 2009 ئەوانە کو فێرکراین بە پارەی زۆر فێرکراین سلااوت لێ بێت بەڕای جەنابێت ئەوروپا و بەهشتەیە کە گەنج ئێستا ئامادەیە ڕێگای ترسناک بگرێتە بەر و بەلێ شاو لێ بدا و بڕوا وڵاتە بەجی بێڵێت نەخێر ئەو بەهشتە نییە کە ئەو هاوڵاتیانەکەوا تێگەیشتن بەڵام لێرە ژیان نەماوە لێ مرۆڤایەتی هەیە لەوێ مرۆڤایەتی هەیە لەوێ یاسا هەیە بەڵام لێرە گەنج دەچن لە بەیانی تا ئێوارێژ دەکا بە 10,000 بۆی دەرنایەن یعنی گەنجش بەیان کابرا صاحب ژن و منداڵە بە 15-20,000 ڕۆژە لە بۆی دەرنانی کرێت چییە مەسرفی ماڵی لەسرە مەسرفی منداڵی لەسرە شیرە ئەوانەیە هەموو بۆی دەرنایەن یان لێرە بۆیە کابرا ناچارە بڕاتە ئەوروپا لەوێ دەرگا ئیشە قورسەکانش بکە بەڵام کاتەکەی دیارە و پارەکەشی بیعنی بۆی دەردێنێ و کات جەنابەت بازەکەی دەڵێ لێرە ماف نییە یاسا نییە باشە ئەگەر ماف نەبێت و یاسا نەبێت ئەوە نییە جەنابەت مافی کارکردنت هەیە ویش دەکەی وایە مافتێ ماف مێستە بەڵام لێرکوانەوە کابرا سەعات 11 دادنێ بۆ کاتژمێر 2 یعنی لەو 2-3 سەعاتە کە ئیش دەکا ئەگەر 10,000 پێ بڕێ بۆ 10,000 بەڕێوە ناچی بەو 10,000 ئێستا چێ بەڕێوە دەچێت کەس بەڕێوە ناچێت بەخۆی ئینسان لە ژیانیدا دەبێت پلانی یەدەجی هەبێت وانە یعنی احتیاط بۆ نمونە دەزانی لەو کارە نەجاحەت ناینی یاخود کارەکە وەکو پێویستە ناتوانانی کارێکی تاقی بکەیەوە وایە دەتوانین کارت تراکەوە بەڵام هەموو کەسێک عنی هەندێک کار هەیە کە پێی ناکرێت بۆ نمونە هەیە حەمباڵی پێ ناکرێت هەیەیان زۆربەی کار ناکاتن دەچێت پڕ دەداتە ئیشێک کە پێی بکرێت عنی ئێستا بۆ نمونە من ئەو کارە دەکەم ئیشی سیمکار دەکەم لەوانەیە زۆر کاری ترم پێ نەکرێت بۆیە پڕمداوەتەوە میشە گەر ڕۆژە 15-20,000 هەبێ قەناعەتم پێ هەیەتەوە باش ئێستا جەنابەت لێرە لەسەر و شەقامە لە بازاری گشتی سیمکار دەفرۆشی ئەگەر لە ئەوروپا بی دەتوانیەوە بازادی لەسەر شەقامێک سیمکارتی خۆت بفرۆشی نەخێر لە ئەوروپا ناتوانێتەوە بفرۆشی لێت چونکە هەموو شوێنی خۆیان هەیە چۆن ئەگەر بێ پێش بمبور ئەگەر بێ پێش ئێستا لێکوانە چییە ئەمە سیمکارتی دەفرۆشنی وایە سعات 11 لۆمان هەیە سیمکارتی لەوێ دەدابنێ کۆان جێ ئیشینە تەبعاً کەس ناتێرە بەس بەجێ بدەبرای خۆت 11 دادنێ تا دوو شارەوانی 11 باشە ئەو لەم سعدەمان دەکەم بەسەوە حەقەکەیە 11 من دەچمە وێن دەدا دقی پێچی مەلا بانگ دەدا دەڕۆی نوێژی بە جەماعەت دەکەی دێەوە نی سعات پێچی دەبتە 12 دەڕۆی ناین دەخۆی دێەوە سعاتەکەت پێچێ گەنە 3 سارێک پێچ دەبتە یەک و چەند ئیشێرە تاوا دەبی سعات 2 تاوا دەبیت لە پاشی دوو ناتوانانی شەشکە بکەی یخی شەش کەس پێستا منە لەکوانە 2009 لێکوانەمە باشە سناعم تاوا کرد پیشە زادیم تاوا کرد 3 سار ئەوایل بوویمە ئێستا ڕسم لە ئەوایلی مایە دەڕۆی چ دەکەی تەعینت دەکاتن تعین ناکە وە عیبە ئەگەر عیب نییە قۆندەری سبوق دەکەی وەرە قۆندەرە لێکوان جەیەکم لۆ دابنێ ئەم بە لێکوان قۆندەری سبوق دەکەم زان دەێت نایل شارەوانی لێ ناگەڕێتن شارەوانی چێ دەێتن مدیرەکە نایەتن بەرپرسە گەورەکە نایە کابرای ژنی برادری خۆمە نۆ سارە لێکوان دەیناسم دێتە کەنە من دەرێ کاکە وڵای ئەمرم پێکرا با لە من تێک نەچیبانە بتە عازیمان وەرە لێکوان لادا یان دەبی لەگە برادرە فەقیرەکەی خۆت بە شۆڕبەی بری لا نادەم یانیش دەبێتن لا دەیتەوە کیش ناکە گە نایشتە لە وەڕێ دەمەوێت بزانم گەنجەکانمان فێرە دامەزراندن بوون و چاولێکەرن یاخۆت هەر حەزیان لەوەیە کە ئەوروپا ببینن ئایا ئەوروپا و باشتەیە کە گەنجی ئەو وڵاتەی جەنابەت تێیدا بەحەسێتەوە 2014 لێ شاوەکە من ڕۆیشتم لە بولغاریا بووم تقریبا مانگێک لە سربیای مامەوە لە سۆفیاژم عینە بە خۆم گەڕامەوە شتەکە وهانیە ئەگەر ئیشی منە لێکوان دەبربێتە من پێویستم بەوێندەر ئەگەر ئەلێکوانە خانی من سێ مانگ جارە تەماشا بکەم بەڵکم کرێ پێ نەدرێتم چیشم لە ئەوروپا هەیە ئەگەر ئەمە لێکوانە بیمەی تەندروستیم هەبیتن ئەگەر ئەم دامەزرم نایە باش کاکەم نامەوێت دامەزێ بە ئەلێکوان لێگەڕ ئیشەکەمە بیتن با بەرنامە ڕێژی هەبیتن وەنیا ئەلێکوان نەگە من لە شێخەڵای ئەلێکوانە نەفەرەیە بەنگلادیشیە سووریا بەس جێ بدەبرای خۆت بەنگلادیشیەوە تەوا لە تەنیشتمانە بمبورە لە تەنیشتمانە ئیشی خۆی دەکاتن کێشەچی نییە وڵاتی خۆشی بەجێ شتێ دێ ئیش دەکات لۆ لێرە گەنجەکانمان دەڵێن ئیش نییە باشم پێ دەرم لۆ لێ دەردێتن ئەو کابرایە برادری خۆمانە بە 12 کەسین خانێکی دەگرن بە 100,000 خۆوە ناتوانین وا بکەین 12 کەس خانی بگرم
دوازە عایلە تێکەراوکەم کاکە ئەم زگورتینە یەک ئەوە زگورتیە دووەم سەرەوەڵاوە لۆی دەردێنی زێڕی دەکڕی پارەی دەبات و هەمووش دەبە پیرۆزی بچکە ناتوانانی زێڕی بکڕی خێرا من ناتام دەتان بکڕم بەس بچوێن پێم ناکرم بە سارەچی 10 مسقاڵی بکڕمەوە بە دوومانجی 20 مسقاڵی دەکردن دەنێ ساگەوا بیاوانە دەبنە بازرگانی زێر ئەگەر لێکوانە بڕۆنەوە بەرێ لۆنا ئێستا لە شێخەڵای ڕۆژەی بەنگلادێشێک ڕۆیشتەوە یەک جێ فرۆش بە 3 دەفتەری بە 3 دەفتەرەوە بە فعلی هەموو ناویشی بوو بەناو چیە جێتی عارەبانەیە چی بەناو چی بەناو شارەوەی بەدە دەقی دەردەکە و واقعە بەس ئەوڕۆ هەر یەکە و لە بۆ مەسلحەتی خۆیتی جەنابەت ڕێزمێلۆ جەنابەت لە بۆ بینەری خۆ دێ ئەمن تەسویر دەکەی ئەمن لە بۆ سیمکار فرۆشتی خۆمەتی سیمکارتی خۆم دەکەم ڕەنگەمە لە بۆ بینەر نەبی دەمانەوێت بزانین هۆکارەکە چی و چارەسەرێک بدۆزینەوە کەناڵیت کە هەردەوانی زۆر هەبێرکە و بەنا کەشێ مایکەکە ئەو ماکەیت و نەوەک دەرێن نەمای کەچکە پێویست دەکەنەوە عشکە برێ لە مەسلحەتی خۆی دەکەڕێم وڵات ئەو بەڕێزە باسیەوەی کردوتی بۆ نمونە قاچاقچی هەیە یاخود مەسەلەن دەستگایەک هەیە دێ دەڵێ ئەوروپا خۆشە بە هەمان شێوە کەسی دیکە هەیە دێ دەڵێ ئەوروپا خۆش نییە باشە گەنجی ئێمە بۆن دەساویلکەنە بە قسەی ئەو جۆرە کەسانە هەڵدەخەڵەتێن ئایا هەڵخەڵەتان دنیە لەسەر قسەی کەسێک وڵاتی خۆت بەجی بێڵی بەس لەبەرەوەی گوتیتی ئەوروپا خۆشە با ئەوە هەڵخەڵەتاندنە چونکە تۆ بەجێ خۆت ناکەیت تۆ بەجێ کەسانی دەوروبەر دەکەی کەسێک دەڵێ باشە کەسێک دەڵێ خراپە جا تۆ هەڵدەستی بەجێی باشەکە ئەەکەی کە دەڵێ بڕۆ ئەوروپا خۆشە تۆ هەڵەس ڕاست دەچیتە ئەوروپا ئەو کات کە نەعادەلات دەبینی یعنی ئەو کات کە عەزا دەبینی لەم ڕێگایە هیلاک دەبی ماندوو دەبی دەچیتە ئەوروپا لەوێن دەرشکە ئیش دەکەی پاش چەند ساڵێک هەردیتەوە خۆ هەر دێنەوە ئێرە بەڵام کە گەنجەکەمە بۆ دەستێتەوە دەر لەبەر ئێرە لێرە ئیش نییە ئەوەی کە لێرە بۆ نمونە پێی شەرمە ئاو بفرۆشێت ئەوەی کە لێرە پێی شەرمە کارتی مۆبایل بفرۆشێت لەوێ دەیکەن بە بازرگان دەیکەن بە مدیری کۆمپانیا نەخێر لەوێن دەش دەچێت هەیە دەچێتن لەوێ قاب دەشوە هەیە دەچێت لەوێن دەبێت بە کەناز لەسەر شەقامەکان جادە و شتخان دەکاتەوە شەگریمانەمە لێرە پێمان عیبە قاپشۆین ئەو ڕێگایە مەترسیە دەگرینە بەر و دەڕۆین لەوێ باشترین ئیشی ما قاپشتنە ێ باشە بۆ قاپە لە وڵاتی خۆمان نەشوین و خزمەتی هاوڵاتیانی خۆمانی پێ بکەین وای حتمما وایە ئێستا لێرە کوانە هەیە دەڵێ وەڵام من پارەم نییە من ئیشم نییە فەقیرم دەچمە ئەوروپا باشە دوو دەفتەرێکە 3 دەفتەر دەدات لەم ڕێگایە دەگاتەوێن دەر بۆ لەوێن دەر تا ئەلساس ئیش بکە بەڵام لێرەش خۆ ئیش هەیە لێرە یعنی ئەگەر بچی علاگە بفرۆشی لەسەر جادە بچی کلینیس بفرۆشی ئاو بفرۆشی عیب نییە کاسبی عیب نییە تۆ بۆ خۆت بۆ گیرفانی خۆت هەوڵ دەدەی چەند ساڵە لە کوردستانی والله تقریبا 8 ساڵ زیاتر ئێستێرە 8 ساڵە لێرەی کاسبی چۆنە لێرە والله باشە ئایبینی الحەمدولله کاسبیت هەیە الحەمدولله ڕۆژانە چەند پەیدا دەکەی والله 20000 30000 هاتیەوە گەنجیە وڵاتە کوردەکانی خۆمان دەڵێن کاسبی نییە ئایا کاسبی نییە کاسبی هەیە کیو نییە کاسبی هەیە ئەی بۆ ئەوان دەڵێن کاسبی نییە والله نۆفر کەیفەکەتە والله لكن زۆر باشە ئێستا تو لە وڵاتێکی دوور هاتی ئەگەر وڵاتە کەسابەتی تێدا نەبایە ئامادە نەبووی بێی لە وڵاتی خۆت کار و کەسابەت نەبوو ناوەڵا دەوڵەتی ئەوە بەس فەکیرە بەسێرە باشە ئێرە ئایبینیە ئەتو لە چ دەوڵەتە کاتی بەنگلادێش لە بەنگلاد شاتی بەنگلادش فەقیرە فەکیرە والله فەکیرە والله چ قسەیەک تێ بۆ کەسانی کە لە وڵاتی خۆیان کەسابەت هەیە بۆ نمونە کەسێکی وەکو تۆ لە بەنگلاد شڕاهاتوە و لێرە کار دەکات کەچی ئەوانەی کە لێرەنە ئێرە بەجی دێڵن و دەچن لە وڵاتێکی تر کار دەکەن ئایوە هەیە چ قسێکیان پێ دەڵێ والله بەس کاکە ئێرە ئیش دەکەم بەس ئێرە بەنگلادێش والله ئیش کەمە ئێرە ئیش باشە ئایبی نییە ئیش باشە ئایبی نییە الحەمدولله الحەمدولله طبعا من نامەوێ ئەو بابەتە بزانم بەڵام دەمەوێ ئەوە بپرسم ئەوەندە ساڵی کە لە وڵاتەی دەستکەوتێکی باشت هەبووە لە ڕووی پارەوە پایرە باشە والله پایرە باش چەندت پارە کۆ کردوتەوە والله پایرە ڕۆژێ 20000 30000 بە هەمووی ئەوەندە ساڵی کە لێرەی ساڵێ تقریبا چەند تقریبا 30 وەرەکە 30 لۆرەکە ئاتی لە بەنگلادش شتت پێ کڕیە والله نا بەس ناکریتەوە بەسەوە هەموو جەما دەکەیەوە چەندت پارە خڕ کردیتەوە با بزانی چەندت پارە خڕ کردیتەوە والله هەیە الحەمدولله 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 ئینشاءالله پارەی باشتریش خڕ دەکەیەوە بەڵام ئەمە بەسمان لەوەیە گەنجی وڵاتەمان دەڵێن کار نییە ئەوە جەنابەت لە بەنگلاد شڕات و ڕۆژانە 30000 دینار لێرە کار دەکەی الحەمدولله بڵێ ئێرە بەس ئیش عیبی نییە بەس ئیش دەکات و ئیش عیبی چی عیبی نییە الحەمدولله گەنجەکەمە بۆ دەستێتەوە دەر لەبەر ئێرە لێرە ئیش نییە کاسبی هەیە کیو نییە کاسبی هەیە ئەخوای گەورەش ئەو فەرمی ئەرێلەت و عەرەکەت لە من بەرەکەت درێژیانەکە ئەوهانیەکەوە باسی دەکەن لە ئەوروپاش هەمووی لە معمەلی ئیش دەکا خۆ لە حکومەتی ئیش ناکە ژیانی ئینسانی زۆر گرنگترە لەوەی ژیانی خۆی بەختە مەترسیەوە
خەڵک بۆ لە ئێستادا بە لێشا وڵاتە بەجی دێڵێت بەخۆی عادەتەن کە خەڵک وڵات بەزیێدێری زۆربەی گەنجن ستاجیتما زۆربەی پیرکەوتووە و یان بە ساڵات چوە لە گەریان ڕۆشتینە ئەوانەوە کارەکان چینە گەنجە کابرا پیرێژ نەدەڕوا دوو کوڕی دەڕوا ئەوش لەگەریان دەڕوا لەنە پیرەکە ناڕوە گەنجێکوانە بەهۆی بەڕاستی پێت بێنم یەک بەخۆم لێکوانە ئیشم نەمینێ دەچم بە دوو ئیش دەگەڕێم ئایا لێرەبی لە بەغدابی لە جێشکەبی بە دوو ئیشدا دەگەڕێم کێرێکوانە ئیش نەما دەی مەزبوری بچێ ئۆڕپا بەس ئەمە نارێم بڕۆ ئۆڕپا یەک بەخۆم برام لەوێ 2014 چوێ ئیقامەشەیە درێ ژیانەکە ئەوهانیەکەوە باسی دەکەن کەوا دەرێن ئەوە هەموو جێک دەبی ئیش بکەیت ئەوە نییە بڕۆی دانیشی پاڵدەوێ پارە بێتە بەرکەت لێکوانش دوو باری گوزەرانی قڕز بووە لە هەولێر بە بەڕاستی پێ بێنێ لە کوردستان 15 گرام بووە وەرەقە گرام بووە مەسروفی عایلەی گچکە لەوانەیە مانگانە 700 تا 800 هزار بی مەسرف کە گرام بوو لەسەر شانی خەڵک باری گوزەرانی لێکوانە بەڕاستی پێی دەرنایە بەڕێزم دەمێ بزانم لەو بازارێک ئێستا جەنابەت تێیدا کار دەکەی کار نییە من کارم هەیە بەس لەوانەیە تو کارت نەبی لەوانەیە برادرش کە کاری نەبی پێشی جەنابەت لە هاوڵاتیەکی بەنگلادێشی پرسی لێرە کار دەکات گوتی ئەو وڵاتە ئیشی زۆر باشە و ڕۆژانە ئەمن 30,000 دینارم هەیە ئاو دەفرۆشێت ئایا ئەو گەنجانەی ئێمە کە ئێستا بێکارن بە بەتاڵی لە شەقامەکاندا دەسوڕێنەوە ڕۆژانە داوای پارە لە دایک و باوچیان دەکەن پێیان ئەیبا بفرۆشن ئەی بۆ لە ئەوروپا دەچن وەکو باز دەکەن دەڵێن قاب دەشۆن نازانم چ دەکەن بۆ لە وڵاتەکەی خۆیان ئەو توانایە کە هەیەە لێرە سەرفی ناکەن بام پێت بڵێمە شتا کابرا لەوانەیە 10 ساڵ لێکوانە جێکی لە خۆی دابین کردوی ئاوەکەی لەناو بفرۆشی کوردەکەی خۆمان کابرا نمونە 24 ساڵە تاعیم بۆ و مەکتەبی وەستا بڕێتە خەڕوجی کردیا کابرا جێکی و ئەها دابین کە بێ لە خۆی ئاوەش بفرۆشی کاوەر جێکم لۆ بینەوە چۆن دابینی کردیا ئەوە لە مێژەوە چ من ئەمە لە 2004 لێکوانەمە ئەمن جێ خۆم هەیە کەسش کە ناتانی بێتە جێ مندانێتن یان بستە تەنیشتە منەوە هەموو جێە کوناویشە هەیە لە وڵاتە بەگلادیش عادڕێزم بەگلادیش مەسروفی لێکوانە مانگانە 50,000 ئەمن لەوانەیە مانگانە 400,000 مەسرفم بی لۆی لەوانە دەربینی لەوانەیە لە بۆ من دەرنەینی زانی چۆن باشە دووبارە دەپرسمەوە گەنج بۆ لە وڵاتەکەی خۆی پێعی بە هەموو شێک بکات و ئەو توانایی کە هەیەی لە وڵاتەکەی خۆیدا سەرفی بکات نا پێی عیب نییە بام پێت بڵێم 300,000 با بەڕاستی پێت بڵێم 300,000 یان 350,000 کابرا تەمەنی 24 ساڵە 300,000 ناتانی ژنی پێبی ناتانی خانی پێ بکڕ ناتانی سارێ پێ بکڕی تەمنێگە بێتە چ ساگە ماگانە 500,000 ناتانی شتانە بکە ئەگەر بستا ئەوروپا دەتوانێت ژن بێنێت و سیارە بکرێت و خانووی بکرێت یەکەم شت لە ئەوروپا بام پێ برم نارم ئەوروپا باشە بەس ئەوروپا خانی و سیارە لەگەڵ ژن ئەگەر بێت و هیچ نەبی دەدەنێ کێ دەداتێ حکوومەت قاراتیان هەیە ئەوانە هەموو خانیە بدەنە خەڵک برایەکەم لەوێ شوقەتیان داتێ ئیشەشیان بۆ دۆزیتەوە ئەمە نارێم کاسبی کوردی خۆمان کاسبی دەکا با پێت برێم ئێستا وەرە بڕۆ جێکی دامەزرێنەکەەوە ئیشی لە ناوکەنیان برێن جێکی دانێن بۆ دامازراندنی خەڵک قاپی پێدەشۆی دەکەیەکە ناز دەکەی چەند بەستیا بژێوی ژیانی بەڕێ بکە مانگانە 800,000 بدێ زانە کو دەڕواتە خارج ئەوێ 200 یۆرۆ 1500 یۆرۆ دەداتێ ماگانە خانەیەکە دەداتێ بە 300 یۆرۆ لێ وەردەگری تقریبا بە سافی 900 یۆرۆ حتا 800 یۆرۆ لۆ کابرای دەمینێتەوە بە کورتی دەتوانی ئەو خاڵانم بۆ دیاری بکەیت کە هۆکارە بۆی گەنج بە لێشا و وڵاتە بەجی بێڵێت بەخاڵ بەخۆی کەم زازیکان سیستەم لێکوانە بەڕاستی پێ برێم سیستەمەکەی ناجێگیرە یەکێک لە هۆکارەکان با بەڕاستی پێ برێم 15 شتێکی زۆر لێکوانەکە برێن بە حکوومەتی خۆمان نەفت دەفرۆشی هەستا کرد تا 800 دینار بەس هەموو سیارەی نییە لە 780 هیتی سیارە باشە بۆ ئێمە 500 دینار یاخود 1000 دینار بدەینە نەفرات بە نەفرات بێنە سەریشەکەی خۆمان باشتر نییە لەوەی کە ڕۆژانە 10,000 دینار لە سیارەکانمان سەرف بکەین ئەخر لەگەڵتم لێکوانە سیستەمە چوانێ بری ڕیم فلانە وەخت دێتە ئەو جێە دەمانگەینتە بازاڕی یان ئەمن وەختی خۆم لە ئیشی خۆم لەوانەیە ساعت 6 لێکوانە بڕۆم لەوانەیە فەریاد نەمی بە تەکسی بچم بێمەوە هیوادارم ئینشەڵا حکوومەتش لە مەودووە بێداوا چونەچی بکە بزانم چیە یەکەم دار قسەت کرد بەس دەمێ بزانم ئاخر پلانی چییە بڵێ پلانی برین حکوومەت پلانێکی لەوەی غەڵەتی هەیە لە 2008 تازە پێم گوتیەوە ئەو هەمە خەرکە تەعین نەکرابە هەر یەکە 2 ملیۆنی بدێ ئەوە غەڵەتی هەیە با چوو بە با 4-5 معمەلی کردباوە
بڕۆ لە ئەوروپا بۆ نمونە چارەسەری ئەو غەڵەتە چییە؟ چارەسەری ئەو غەڵەتە چییە؟ چارەسەری ئەوەیە ئێستا بەخۆی لە هەموو کولەی ئەرزی بگەرە جوولەکە زۆر زریەکە لە جوولەکەی بگەڕێ لە هەموو کولەی ئەرزی لەوی زیرەکتر نییە لۆ لە بەرە عەقلی بەشەری دەدزی لە هەموو شتێکی ئەوەندە ساویکەینە بتوانن عەقڵمان بدزن دزی ئێستا یەک لەوانە پۆبجی هەر پۆبجی ئەخری تو دزیە هەر پۆبجی نام لە بەرەوەی پۆبجی ناکەم تێبگە تێبرای بەڕێزم هەمومان یەکین هەمومان براینە کە دەرم عقلیمەی دزیێت جوولەکە لەو شتەوە حکومەت دەبایە یەک لەوانە لە باتی 1,500,000 بانەداتە من بانەداتە تو چوو بە ئەو 1,500,000 چوو بە 5 معمەلی دروست کردبا ئەو ئێستاش دەبی ئەوها بکە گریمان بۆی پێشکەوتووە برایەکەم بۆ ئەوروپاش 100 ساڵی ویستووە تا گەیشتۆتە ئەو قۆناغی ئێستا باشە گریمان حکوومەتەکە وایە بەڵام حکوومەتەکە لە بەرنامەیدایە کە خۆی ڕێک بخاتەوە پلانەکانی وەکو بە سیستەم جێبەجێ بکە باشە ئێمە لە فەزایە چین گریمان لە ناو خێزانەی چین باوکمان ئیشی نییە دایکمان ئیشی نییە برایەکەمان ئیشی نییە دەکرێت ئێمەش دابنیشین و برین لەبەرەوەی ئەوانە ئیشیانێ بامەشیشمان نەبی ناکرێت بەزەم پێم گوتی دەبی دەکرێت با قەید ناکە با 5 ساریکەوا بچە با 5 معمل 6 معمەلی دروست دەکەم هەر معمەلی 1000 نەفەر 2000 نەفەر با لەسەر ئیشی بکە ئێستا مادەی جەنابەت بۆ نمونە کوردی خۆشمان دابنی احتیاجی والله بس خۆشمان احتیاج باشە ئێستا من بۆ نمونە لە ئەوروپاش هەمووی لە معمەلی ئیش دەکا خۆ لە حکومەتی ئیش ناکە برای ئەو برادەرەی ئەوە تەبرا ئەوەی لە چی ئیش دەکا برام لە معمەلی ئیش دەکا معمەلەکە چییە؟ یەک لەوانێ دومین برادرە چکەم هەیە ناوی تاهیرە لە 1970 ڕۆیشتێ دەیگۆم لە معمەلە چیش دەکەم بەس لەزگەی لە ئەوەی دەدەم لە بیبسیە چیەگوتی بەس لەزگەی لێ دەم بەڕای من ئەم نارێم ئیش هەیە ئیش زۆرە بەڵام ئیش هەیە ئەوە ئیش بکەم بەڵام بەڕادەش نییە بێکارەکەی هۆکارە هەندێکەش شێ چاولێکەری ئەکەلۆ خۆی هەش عەزی لێ بڕۆ خۆ بستە دەرەوە کابرا بەعزە پارە چی ئەرێ ڕۆڵندرێ خۆم ئەخینم ئیشەکەم تەمەەن ژیانی ئەوروپای لێرە مستەخترە قەزیە مستەقڕی قەزیە مستەقر لێرە مستەقرترە ژیانی ئەوروپای بەرەم خەرچلۆ خۆ لێرانە ئەوی لۆ خۆ ئیش بکاتن ئیشێ نارێم بەرەم بەو دەردەش نییە بەرەم چاولەکەریش تێدەیە و هەوی لە خۆی لۆ ژیانە خۆشتە دەگەڕێ و دنیاش هەروەیە ئەگەر ژیانت لە زێش خۆشتر بێت چێن دەرێ وە ڕای جەنابەت بێهیوابوو نییە لە وڵاتی ئەو گەنجانەی کە لێرە ئامادەنا ڕێیەکی دشوار و سەخت و ناخۆش بگرنەبەر و پارەیەکی زۆر سەرفکەن بەرەو چارنووسێکی نادیار کاکە چێ من بە شخصی خۆم بەحسی خۆم بکەم ئەمە کاتی خۆم کە ئیشم دەکرد ئەمە بابرێم 270,000 منەبەری بوو کاتی خۆی بەرەم ئێستا لە خۆی بەزادبی ئەلحەمدوللا خانیم هەیە و سیارەم هەیە وەزعیشم باشە بەرام هەر وەشە یعنی ئەتو ناکرێ مەسەرەن ئەمن چاو لە کوڕی کابرا چ بکەم سیار مەلایەدارە یامە یاخود دەورە من دەپارێ لۆ مایتەوە دەبی ئەتو ئیش بکەی هەر بە خۆی وایە یعنی مەسەرەش کوردی هەیە ئەرێ لە پڕک نابیە کوڕک بەڕاستی بەرام خەرکە دەیەوێ لە پڕک بیتە کوڕک ئەوە جیاوازە ئەمن حەقی ئەو کەسەم نییە بەڵام ئەگە بتوێ بژی بەسەر بەرزی وڵی دەبی هەموو کەس پێ لە سفر دەست پێەکەی احتمالیە من جەنابەت مەسەرەن کەسە چ پێیان نێری ئەوەی لۆ تو ژیان گونجایەوە خوێنە تەواو کردیە و ئەوڕۆم عاشقتەیە ئەوە لۆ من نەچتۆ سەری بابرێم من زیلی پێش نهاتیمە بەڵام خەرکەکەی مەسەلەن برێم چاولێکەریە یانە مەسەلەن برێم تەماشا برادەرەکە دەکە لە ئەوروپای ژیانی خۆشترە بەڵام ئەوروپا پێشا باش بەڵام وڵی ئێستا بەڕێی من ئێستا باش نییە بەڵام هەر کەس سۆڕەی خۆشی هەیە گریمان وەکو گەنجێک باخسە بکەین ئەگەر ئەمن کارێکم هەبێت جەنابەت کارێکت هەبێت دەکرێت براکەی من لە ماڵەوە دانیشتووە کاری نییە بڵێ وڵی کار بەس لە بۆوانەیە و ئەمە کارمان بەدەست ناکەویتن نابێ بەخۆی زانی کۆ بەخۆی ئینسان عولدانە هەتا ئەمری هەخوای گەورەش ئەو فەرمی ئەرێ لە تو عەرەکەت لە من بەرەکەت ئەوانەی کە دەڕۆنە ئەوروپا لێرە هەوڵیان نەداوە وڵی ئەمە نارێم عولیان نەدایە احتمالی هەیە کابرا عولی دابی سەرکەوتو نەبی جارێک دوو تێگەیشت احتمالی هەیە بە هیوابی هەشە و چ پێشم گوتی هەشە لە خۆ دەچی لە خوێنی تەواو دەکە ئێستا بەنسبەتی خۆم ئامۆزای خۆم ڕۆیشتی ئێستا بابزەم لە بەریتانیا دەفتەر نیوەش سەرف کرد کابرا لە خۆ دەستمێن دەرێ مستەقبل ئەم پێ باشترە من دار بگەنج مال 2000ەکانە لەوێت دەچی دەخینی مستەقبلی باشترە لێران ڕۆشنترە تێگەیشتی من ئەگەر لێرە کەسێک لە کارێکدا سەرکەوتو نەبوو دەکرێت ئەو کەسە بێ هیوا بێت و ئەو ڕێ ناخۆشە بگرێتە بەرەوە وڵاتی خۆی بەجی بێڵێت تاقیکردنەوەی ژیان ئەبی بایششکە بکە تێگەیشتی بایششکە بکە باششکەوە بابڕە مەسەلەن برێم ئێستا من ڕۆما برێم مەسەلەن ئیشی بابرێم ئەوڕۆکە مۆزەفی حکوومەتم چاکدارم ئەوڕۆکە ئەگەر مڕتەعنیمە ئێستاقالێ دەم زۆر احتیاجی خۆ بە زەوری نییە ئەسمی شەشکە ئاکەم یانە مەسەلەن کابرا مەسەلەن ئەویش پێ مڕتەعنی ئیشەشکە ئاکە ئەگۆڕی ئیشی بگۆڕە لە ئیشەش ئیشاڵڵا خوای گەورە هەنەزعاتینی بەڵام ئەگەر کابرا بەخۆی مەسەلە کوردی ها پێشم گوتی ئەلێ گای زۆت ناکرد زۆتیاری منێ کرد خەرکەکەش ئەوڕۆ مەسەلەن برێم ڕاست ئەم نارێم حکوومەت 100 لێرە های لایڤ هەموو شتەکە بەڵام ئەبی حکوومەتیش هاوکاری بی ئاوڕک لە ژیان
گەنجانە و خەرکەی بداتەوە بێداچوونەوە بە سیستەمی حکومڕانی بکە لە هەرێمی کوردستان دیراستە بکە ڕاوێژکاری ئایا خەرکە لەو ئەڕوە ئەگەر خەتای حکومەتیا خەلەکە لە چێ دەستنیشان کە خەتای حکومەتشنیە خەرکەکەیە بە خەرکەکە بەخۆی دەڕوە کەس ناتوانێت لە ڕۆژنێ بگرێت بەڵام بە ئوسلوبەی نەبی بەو شێوەی نەبی بەو زۆرەی نەبی ڕێگرتنە بەر یعنی بۆ ئەوروپا من لەگەر ڕێگای سەخت نیمە لەبەرەوەی ژیانی ئینسانی زۆر گرنگترە لەوەی ژیانی خۆی بێختە مەترسیەوە یعنی ناکرێت مەسە ئینسان ژیانی خۆی بێختە مەترسیەوە بەڵام ڕەنگە هیچ ئومێدێکی نمابی ئەدی چ ڕێگای کرد بژێری چکو هیچ ڕێگایەکی نییە مەسە یعنی بڕوا یعنی بۆ ڕێگایکی ئاسمانی نییە مەسە بڕواتن ناسار مەسە ڕێگای کرد بژێری یعنی کەسەیە نەوەی خۆی بێختە مەترسیەوە بێهیوابوون وا لە ئینسان دەکات کە ڕێگایەکی نادیار بگرێتە بەر زۆر جار بەڵێ زۆر جار یعنی مەسە زۆر جار مەسەرەن فرانکەس لۆ خۆی کوشت فرانکەس لۆ خۆی خنکاند مەسە بیستمان خەڵک بۆچی خۆی خنکان لە ماڵەکەی خۆی ئەمە تەڵەبە بوو قوتابی بوو خوێنکار بوو دەیخین لە پۆڵەکەی خۆی دەیخیند بەڵام ڕەنگە بێهیوا بووە ڕەنگە ئەوەی ویسیەتی مەسە لە بەدەست بینی بەڵام بەدەستی نەهێناوە بە کورتی باسییان دەوە کارت کرد وەکو گەنجێک دەمێ بزانم چارەسەر چێ بۆ هۆکارانە وا بکەین ئێمە وا بکەین ئەو گەنجانەی کە ئامادەن لە بێهیواییدا ڕێگای ناخۆش و سەخت و نادیار و دوژوار بگرنە بەر چارەسەرێکیان بۆ دۆزینەوە ئەگەر پێشمان نەکرا بەکردار هەر بە قسە یعنی بۆ نمونە گەنجەکانمان وا لێ بکەین کە گەشبین بن لەبەرەوەی ئەگەر گەشبین نەبن بەڕاستی ژیانی بە بێگەشبینی سەختە بەتەکیید چارەسەر مەسەر وەکو یعنی خەڵک زیاتر گەشبین بی یعنی خەڵک زیاتر گەشبین بی پێویستە حکومەت کەوی حکومەت کردیتی ئەمە نارێنێ کردیە ئەمە سوپاسی دەکەین دەستخۆشی حکومەت دەکەین بەڵام پێویستە زیاتر لۆ گەنج بکە چکو گەنج حکومەت باوکی ملەتە دەبی نازی گەنجەکان هەرگری ئەو باوکە نازی گەنجەکانی هەڵ نەگرتووە نەیتوانم مسە 100% بەشەکی هەرگرتووە فونکە بەشەکی هەرگرتووە بەڵام پێویستە بەشەکەت کە هەگری کەسێک کە نەخۆش دەکەوێت دەچێتە لای پزیشک چارەسەر وەردەگرێت و چاک دەبێتەوە ئۆتۆمبیلێک کە تووشی ڕووداوێکی نەخوازراو دەبێت دەچێتە لای وەستایەک و چاچی دەکاتەوە لافاوێک دێت خانوویەک دەڕوخێت ئەوی شەرچاک دەبێتەوە بەڵام بێهیوایی یەکێکە لە کێشە گەورەکانی ئینسان کە تووشی بێهیوایی دەبێت ئامادەیە هەموو ڕێگایەک تاقی بکاتەوە خۆشەویستان لێ سادا دەبینین خەڵکێکی زۆر لە منداڵ و گەنج و پیر بە لێشا و وڵاتەکەی خۆیان بەجێ دێڵن لەو پرۆگرامەدا پرسیمان هۆکاری ئەو ڕۆیشتنە زۆرەی لە ئێستادا هەیە چییە؟ کەسانێک گوتیان بێهیوابوونە لە نیشتیمان بێهیوابوون وا دەکات ئینسان هەموو ڕێگایەک تاقی بکاتەوە ئەگەر ڕێگایەکە ڕێگای مەرجیش بێت کەسی وا هەیە ئێستا لە سنوورەکان منداڵەکەی پارچەیەک نان نییە بیخوات قەمسەڵەیەکی لەبەردا نییە و سەرمایەتی بەڵام بێهیوا بۆ لە وڵاتەکەی خۆی ئامادەیە بەجی بێڵێت ناشزانێت داهاتووی چییە چارەنووسکی خۆی داوەتە دەست قەدر بەرحاڵ پێمان ناخۆشە ئێمە قسەی خۆمان هەن قسەی خۆمانمان هەیە دەمانەوێت بڵێین ئەو وڵاتە وڵاتی هەمومانە ئەو ڕووپایەکەوە تێگەیشتون ڕەنگە و باشتە نەبێت کە گەنجی ئێمە لەوێدا بەحەسێتەوە هیوادارین ڕۆژێ لە ڕۆژان هەموو ئەوانەی کە بیر لە ڕۆیشتن دەکەنەوە پەشیمان ببنەوە ئەو وڵاتەکەی خۆیان کارێکیان بەدەست بکەوێت و ببن بە خاوەنی کاری خۆیان و بە هیواوە تێیدا بشین لەبەرەوەی بێهیوایی ناخۆشترین کێشەی ئینسانە لە ژیانیدا ئەمنە زۆری براهیمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارەشم پێشکەشکردن هیوادارم هیوامان بە داهاتووی خۆمان هەبێت لە نیشتیمانەکەی خۆمان خواتان لەگەڵ